من ئێستا لە دەواازەی سنووری سەرزێڕم هاتووم بزانم ڕێنمایە تازەکان بۆ پێدانی ڤیزا گۆڕینی کۆمپانیەکان بە چ شێوەیەکە ڤیزەی تورکیا گران بێ کێشە دەوی بۆیەوە ئەگەم 305 دلار دانەوێ ئەمە چێناکەم ئەگە 305 دلار ئەزیدی بێ چێناک بەڕێزانم ئەمە جیاوازێکی تورکایە ئەم بەڕێزە برایەکی ئێمە کوردە لەوان دەڵێ هاتوومەتە کوردستان ئێستا دەربازی سەرزێڕ بووە یەک دیناری نەداوەتە حکوومەتی هەرێمی کوردستان هاوڵاتێکی ئێرانی پارە وەرناگیرێت لە حدودی تورکیا یعنی بەس جیاوازەکە دەبیت و جیاوازەکە لە دەختم لە خلاص داواکاریمان لە حکوومەت ئەوەیە ئەو ڤیزای ئاسانکاریێک بکە یان هەلگرێ یان بیکاتێک ئەلکترۆنی ئەو ڕێوشێنانەی کە ئێستا بۆ ڤیزای تورکیا دەکرێتن هەمان تقریبان ڕێکارەکانی ڤیزای ئەوروپا دوو بەڕێزە ئەگەر پێش ئەو گۆڕانکاریە ڤیزیان وەربگرت بە 3 مانگ ڤیزە وەرگرتن 135 دلاریان دەچوو بەس ئەم کاسبکارانەی بەڕێز ئەوانش دەڵێن بەخۆی ئێمەش هەمان پرسیار دەکەین بۆ دەبێ هاوڵاتێکی تورکیا بەبێ بەرامبەر بێتە هەرێمی کوردستان بۆچی دەبێ ئێمە پارە بدەین بۆ گرفتەوە من ئێستا لە دەواازەی سنووری سەرزێڕم هاتووم بزانم جموجۆڵی هاتوچۆ بە چ شێوەیەکە ڕێنمایە تازەکان بۆ پێدانی ڤیزا گۆڕینی کۆمپانیەکان بە چ شێوەیەکە تەبعاً بەڕێزانم لە پاشەوەی کە بەهۆی ئەو ئاڵۆزیەی لە ئارادا بوو هاتوچۆی فڕۆکەخانەکان وەستا دیارە جموجۆڵی هاتوچۆی پیادا بە ئۆتۆمبیل زۆر زیادی کردووە ئێستا وەکو دەبینن ئێستا خەڵکێکی زۆر هەیە لەم شوێنە هاتوچۆ دەکەن ئەمانە بەشی هەرە زۆریان هاوڵاتی تورکیان ئەمە خەڵچێن دەری زاخۆ ئەوی خۆمانە تۆ خەڵچێن زاخۆ کەوایە هاوڵاتیانی تورکیا و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بەردەوام هاتوچۆ دەکەن جموجۆڵێک هەیە بەس من تەسەوڕ دەکەم حتمما بەشێک لەمانە کاری بازرگانی دەکەن کەسابەتی دەکەن وە نییە خەت چێن دەرەی خەڵکی زاخۆی ڤیزەی تورکیا گران بێ کێشە دەوی بۆیەوە کێشە دەبێت باشە ئەمان هەموو بازدەوە دەکەن گرانبوونی ڕێوشوێنەکانی وەرگرتنی ڤیزەی تورکیا دەبێتە هۆکارێکی گەورە لەوەی جموجۆڵە بازرگانیەکان وە تەنانەت هاتوچۆکان هەندێک جار کەسێکی وەکو ئەم بەڕێزەش ئەگەر بۆ چارەسەر بچێتە تورکیا ئەمە خەرجیەکەی زیاتر دەبێت تۆ خەڵچێن دەرێ طبعا من لە دەواازەی سەرزێڕم دیارە هاتوچۆیەک هەیە لێرکوانە ئەم بەڕێزە سڵاو دەبێ خەڵچێن دەرێ خەڵکی زاخۆی سەرچاوان دەچێت تورکیا بۆ گەشت یان بۆ کەسابەتی زۆر باشە ڤیزەی تازەت وەرگرتووە چەند دەبی تقریبا 75 دلار زەحمەتە پارە گەلەکە زەحمەتیش دەردە یعنی ئاسان نییە دخوازن ئاسان ببی زۆر باشە زۆر بەلگا ببی حتا ڤیزای بێت باشە ئەگەر ڤیزا ئێستا 175 دلار بەریان و ڕابزی وەرگرتیە دوو جۆرە حتا جۆرەی دۆی یعنی تۆ دوو جار ڕەفزت وەرگرتیە ڕابزم وەرگرتیەوە بە جۆرەی دیژ دەقدی چ دەستکاتێدانینە ئەم بخوات چنوتێن ئەگەم 305 دلار دانەوێ ئەمە چێناکەم ئەگە 305 دلار ئەزیدی بێ چێناک یعنی ڤیزت ناخوازی ئەگە بەژە خلاص بیگەر ڤیزە بەدە 500 دلار ئەشکی ببینیم ئەی بای بۆ خەڵکی تورکیا ئێستا بۆ نمونە دێتە ئێرانە پارەی ڤیزە نادەوانی نه تورکی بەلاش دێت دەشی یعنی بۆ تورکیا هاوڵاتیانی تورکیا ئێرە بەلاش بەڵام بۆ ئێوەش مە پۆرە تۆ خەڵکیکی دەرێ ئەس خەڵکی وانێ سەرچاوێ مناتی بخێراتی بۆ کوردستان وانە شەر کوردستانە باشە نوکە تو ڤیزە ستاندرد ختم هات
دەرباز بوون بەێ هەرمی ویزا لە حاجە ناکرد حوجە ناکە ناخ حاجە ویزیت هیچ ویزە ناخواست ویزە نەدەست قاشەکەت هەم بەس دروست باشە تو هیچ پارەدا ناخی پارە نەدا نه پارە نەدا بەس حەقی جمع عربی مەدا 10,000 بۆ دینار مەدا بۆ عربی بۆ قسمی پارە بۆ عربەوە هەر عادی خۆتان بەس تو وەکی هاوڵاتیەکی تورکیا هیچ پارە نەدایە ناخی منەدا باشە بەڕێزانم ئەمە جیاوازێکی تورکایە ئەم بەڕێزە برایەکی ئێمە کوردە لەوان دەڵێ هاتوومەتە کوردستان ئێستا دەربازی سەرزێر بووە یەک دیناری نەداوەتە حکوومەتی هەرێمی کوردستان کەچی ئێمە ئێستا دەرباز بین بۆ 3 مانگ 135 دۆلاری ئەمریکی والله شولەکە خەڵاتی تەمان بەڕێزانم بەشێک لە گرفتەکان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەرهێنانی ئەو مۆڵەتەیە یعنی ئەوە مۆڵەتێکی نێودەوڵەتیە بەڕێوەبەراتی گومرگەکان لە هەرێمی کوردستان ئەگەر بێت و هەر کەسێک بێ ئەو دەفتەرە بهێنێت ئەمە دەفتەرێکە بۆ نێو هەرێمی کوردستان بەکاردەهێنرێ ئەو دەفتەرە دەبێت تۆ مۆڵەتی نێودەوڵەتی تەبی 6,000 تا 65,000 دینار پارەی دەڕوە ئەم شۆفێرانە هەرێمی کوردستانە بەڕاستی ئەو سەرنجەیاندا بە من گوتیان کاکە سەرۆکی حکوومەت پرۆژەی وەزارەت دیناوە خۆ ئەمە مۆڵەتێکی نێودەوڵەتیەوە ئێستا بسی ئەوروپا ئەوە لە هەرێمی کوردستان دەردەهێنرێ لە تورکیا لە هەر شوێنێک تۆ دەتوانی بۆ مۆڵەتات و چۆ بکەیت بەڵام ئەو دەفتەرە مانای چییە؟ یعنی پارەدانی خەڵک بۆ ئەو دەفتەرە ئەوان پرسیاری ئەوە دەکەن دەڵێن ئەگەر تۆ مۆڵەتێکی نێودەوڵەتی هەبێ چ پێویست دەکات ناچار بکرێت لە گومرگی هەولێر هەتا ئەم مۆڵەتە دەفتەرە دەرنەهێنی ئەو دەفتەرت پێنادەن بۆیە بەشی زۆر لە شۆفێران پێیان ڕاگەیاندم پێویستە وەزارەتی ناوەخۆ بڕیارێک دەربکات بە هەڵۆشانەوەی ئەو دەفتەری مۆڵەتە چونکە بۆ خۆی مۆڵەتی نێو هەرێمی کوردستان مۆڵەتێکی نێودەوڵەتیە و لە هەموو شوێنێک کاری پێدەکرێ و سەفەری تورکیا زۆر کردووە یان کەم کردووە بە خودای تقریبا 2 سال دەبینم کردووە نەتکردووە لەبەر چ وڵای لەبەرەوەی مەسەفی ئێستا زۆر گران بووە یعنی خرکانێکیش لەوێن دەر استقلالت دەکەن لە حدودی استقلالێکی بێحسابت دەکەن لە چ ڕوویەک استقلال دەکرێت بە خودای لە ڕێگای ینی لە کرێساری لە خواردن لەو شتانە زۆر معارەمەت دەکەن محارەبەت دەکەن باشە پێم بڵێ پێشتر چووی بەڵێ زۆر دەمایەوەیان کەم خدای دەمامەوە مەسەرم بە 10 ڕۆژ بە 5 ڕۆژ ئێستا ناڕۆی نەخێ ئەی بۆ ویزە چ دەڵێ وڵای فیزەکەش ئێستا زۆر گرام و دایتان یەک کۆمپانیای خەرکەچی زۆر ئێستا کە مەسەرن گەشتیاری دەکرد تیزارەتی دەکرد ئەلان ناتوانێت وشێ بکە کەوایە لە قازانجی تورکیا نیە و کوردستانیش نیە بالفعل قسەت چێ لەسەر بەهای ویزەی تورکیا ئێمە لەگەر و ڕایە نینە کە تورکیا ئەو پارە زۆری لێمە وەردەگرێت ئێمە هاوڵاتی هەرێمی کوردستان ئەگەر بچینە تورکیا لە بۆ یەک ویزە پێشتر 135 دلار بوو ئێستا نزیکەی 250 دلار دەوەردەگرێت طبعا بۆ خەڵکی چینی مامناوان تەنانەت ئەوانەی هەژارن بەکارهێنانی پاس ڕۆیشتن بۆ بەرەو تورکیا لە ڕێی پاسەوە بۆوان باشترین هۆکاری واستنەوەیە من ئێستا لە تەرمیناڵی هەولێرم کاک محەممەد سەبارەت بە نرخی ویزا ئێوە هاتوچۆ هەم بۆ کۆماری ئیسلامی ئێران هەم بۆ تورکیاش هاتوچۆ دەکەن نرخی ویزا کاریگەری هەیە لەسەر زیاتر یان کەمکردنەوەی هاتوچۆ لە نێوان هەرێمی کوردستان و تورکیایان ئێرە پێشێکی بەخێر بێن سەر چاوم زۆر سپاس ئەمە طبعاەوە تقریبا 15 ساڵە لەو ئیشەی داینە ئێستا ئەگەر بێت و تورکیاش ویزا نەمێنێ نەفەر گەلک زۆر دەبێت خەڵکێکی زۆر ڕووی تێدەکا ئەوە چەند ساڵە ئێران ویزەی نییە نەفەرێکی زۆر هاتوچۆ دەکا سوودمەند بووە چۆن ئەوان دێن ویزیان ناوێ ئێمەش دەڕوا ویزەی ناوێ بەڵام تورکیا ئێمە دەڕوا دەبێ ویزەی هەبێ ئەوان دێن بێ ویزەیە
إذا دواكاري مال الحكومة أو فيزاي آسان كاري بكا يان هلقري يان بكاتا إلكترونيك همو كسك مثلا بتواني بس عليك هرزان خلقا كا فيزا ور بقري إيشي قواسنوش زور بكريتن وكو جاران اللي بكريت أو ما ويك أو شر اشتهاتي تبيش يستابويتا 7 باس 8 باس 6 باس روجانا درنت زياتر بو أو چند روجي لبروي كتكتي تيارة ندما تيارة نمو مجبور دبون بباس دروشتن لبو شرناخ ولبو اسطنبول باش استا چەند باس دەڕوە استا تقريبا 5 باس 6 باس دەڕوا ڕۆژانە یعنی هەر هاوڵاتیەکی هەرێمی کوردستان بێ سەفەر بکات بۆ تورکیا دەتوانێت لە تێرمیناڵی هەولێر پاسەیە لە بەیانی هەتا 24 ساعتە 24 ساعتە پاس هەیە هەم بۆ ئێران هەم بۆ تورکیا طبعا پرسیارێک لە مێشکی منە هەمیشە من دەمێ وەڵامەکەی وەرگرمەوە وامزانی هەر لە مێشکی منە بەس ئەم کاسب کارانەی بەڕێز ئەوانش دەڵێن بەخوا ئێمەش هەمان پرسیار دەکەین بۆ دەبێ هاوڵاتێکی تورکیا بەبێ بەرامبەر بێتە هەرێمی کوردستان بۆچی دەبێ ئێمە پارە بدەین بۆ ویزە گرفتەوە زۆر گرفتە نەفەر دێتە شەریکەی ویزای نییە دەڵێ ویزای چۆن وەرگرم ویزا ئاوایە خانووی نییە کە خانووی نەبێ حتمما ویزای نادەنێ ڕافز دێتەوە چونی شتێکی بەنێو نییە ئەویش نەخۆشی هەیە دەیە بچێتە تورکیە دوایەوەش ویزاشی هەبێ ویزاش دەبێت 130 دلاری لێ مەصرفکە دووسێ نەفەرش لەگەڵی دەچن نەخۆش بێگەر بەڵێ نەخۆشەکەشەوە مەصرفیان زۆر دەبێت بەڵام ئەگە ویزا نەبێ زۆر باشە چون دەوڵەتی تورکیا بۆوان ئاوە دێبێ ویزا بۆ دەبێ ئەمە جوان نەبین یا وەکو ئێرانە ئێرانیش ویزای نایە طبعا هاتوچۆکردن بە پاس تا ڕادەیەک چێژیە هەرچەندە ئەگەر لەسەر سنوور لە ئیبراهیم خەلیل گرفتیان بۆ دروست نەبێ نەهێڵدرێنەوە بڕوا بکەن هەندێک جار تامی پاسەکان خۆشترە لە فڕۆکەش چونکە هەموو ڕێگاکە دەبینی شارەکان دەبین ها بەڕێزانم سیرکەن ئەمە شوێنی خەوتنی شۆفێرە ینی شوێنەی یەکجار خۆشە بە ئارامیش دەخەون چونکە دەبێت دوو شۆفێر بێ ڕێگاکان زۆر دوورن بۆیە ئێمە ئومێد دەکەین یعنی ئاسانکاری بۆ پاسەکان بکرێت چونکە بەشی زۆری کاکە خەڵکی فەقیر و چینی مامناوەند پاس بەکاردێنێ بەڕێزانم هەر وەکو سەرنجێک لەسەر تکیتی پاسەکان بۆ نمونە ئستەمبۆل لە نێوان 50 تا 60 دلارە ئیزمیت 50 دلار هەندێک شوێن هەیە لە برێنباب لە باکووری کوردستان زۆر تکیتی پاسەکان زۆر هەرسانە بۆ نمونە لە ئورفای 35 دلار خەڵک دەتوانێت بڕۆ مەبەستم لەوەی خەڵکێک کە دەیەوێت بە فڕۆکە بچێتە ئستەمبۆل ئەوەی کە زۆر لە لای من جێی پرسیارە ئەم بەڕێزە کاک سامان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە کاک سامان لێرە ئیش دەکەیوەنی کاک سامان باشە کاک سامان پێم بڵێ ئەگەر ئێوە وەکو هاوڵاتێکی ئێرانی کوردی ڕۆژهەڵات کە دەچنە تورکیا پارەی ویزە دەدەن؟ پارەی ویزەکەمە بەس ئێران بەری دەگرێ یعنی حدودی تورکیا پارەی ترمان لێ وەرناگرێت تورکیا پارەی ویزە لە ئێوە وەرناگرێت هەر هاوڵاتێکی ئێرانی بچێتە تورکیا بێبەر هاوڵاتێکی ئێرانی پارە وەرناگیرێت لە حدودی تورکیا یعنی بەس جەوازەکە دەبیت و جەوازەکە لە دەختم لە خلاص بەس ئەوەن بۆ خەڵکی ئێمە هەرێمی کوردستان بۆ 3 مانگ 135 یان زیاترە تۆ چی لێ تێدەگەی خۆت لەو بوارە کار دەکەی ینی ئەمە پێدوانی ئەمە وەکو بڵێ گرفتەچی گەورەش بێ بۆ کەسابەتی ئێوەش وەڵا پارەی نازانم کە چۆنە ویزەکە لێرەی تۆ ویزەی 3 مانگە دەدەنێ بەس دەتوانی 1 مانگی تێدا سەفەر بکەیت 1 مانگ مانگی کەمترت مێنە ناتوانین سەفەر بکەیت
چەند ڕۆژێکە مشتومڕێکی زۆر لەسەر ڤیزەی وڵاتی تورکیا لە ئارادایە. کۆنسۆلگەری تورکیا دەڵێ کاکە ڤیزە گران نەبووە، وەکو پێشووە هیچ جیاوازیەکمان لە نرخ نەکردووە. بەڵام حقیقەتێک هەیە پێویستە خەڵکی کوردستان بیزانێ، ئەویش حقیقەتەکە چیە کاگلاوان دەڵێ من هەموو شتێکتان بۆ ئاشکرا دەکەم لەوەی کە چ گۆڕانکارێکی بەسەر داهاتووە. چۆنە کاک لاوان پێم بڵێ گۆڕانکاریەکان کا کامران ئێستا بە شێوەی ئاسان ڕوونی بکەینەوە ئەو دوو بەڕێزە ئەگەر پێش ئەو گۆڕانکاریە ڤیزیان وەربگرت بە تەنها لە بۆ یەک مانگ لە بۆ 3 مانگ ڤیزە وەرگرتن 135 دلاریان دەچوو. بەڵام ئەمن ئێستا پێش ئەوەی کە پارەی ڤیزەکەی بدەن 74 یۆرۆ لە بۆ هەر کەسێک 74 یۆرۆ دەکاتە 86 دلار بەبێ ئەوەی کە هێشتا 135 دلارەکەش بدە. یعنی بە شێوەی ئاسانتر کەسێک کە پێش ئەو قەرارە نوێی 135 دلاری دەدا لە بۆ 3 مانگ ئێستا دەبی 220 دلار بدە. پێشتر لە بۆ 6 مانگ 155 دلاری دەدا ئێستا 240 دلار دەدا. لە بۆ یەک ساڵی 185 دلاری دەدا ئێستا 270 دلار دەدا. لە هەر کەس هەر یەکێک لەو ڤیزانە بڕی 85 دلار چوویتە سەرێ تەنها لە بۆ وەرگرتنی مەوعید لە کاتێکدا. پێشتر زۆر بە شێوەی ئاسانتر تەنها بە تەلەفۆنێک مەوعیدمان لەبایان حجز دەکردیان بخۆیان مەوعیدیان حجز دەکرد و بە فری بەبێ ئەوەی هیچ دینارە پارەی بداتن 135 دلاری چی قازانج دەکات چێ زەرەر دەکات لەو مابینە بە تاکید خەڵک زەرەرمەندی یەکەمە و ئەو کۆمپانیایی کە ئیشەکان وەردەگریتن بە تاکید یعنی ئەوان بووینە هۆی کاری ئەو زەرەرەی و خەڵک زەرەر بکات. طبعا لەگەڵ ئەوەی کە ڤیزە ڕێوشۆنەکانی ئێستا خەریکە وەکو شنگن زەحمەت دەبێ لەگەڵ ئەوەشدا هەندێک جا دەگوترێت ڕافز دێتەوە نازانم هەتا چەند ڕاستە ڕەفز دێتەوە کاک نەشوان کۆمەڕان ئەگەری هەبوونی ڕەفزەکەی ئەوەیە کە ئەو بەڕێزە دوکمنتێکی مازبوطی نەدابیتن یاخر نەخسەک هەبیتن لە تەقدیمکردنەکەیدا. بەڵام ئێستا بە خۆشحاڵی و مەسەڵەن کە فۆرمەکە هەم لەلایەن کۆمپانیەوە پڕدەکرێتەوە وە شڕوتەکانیش وەکو دەتوانین برێن وەکو تقریبان ڤیزەی شنگن و لێکردە دەبیتن تکتی گەڕانەوەی هەبیتن لەگەڵ حەجزی فەندەقی شیابی. ئەو لە قازانجی چێ؟ بڵێن لە قازانجی چێ لە قازانجی هاوڵاتیدا نابیتن باوەڕ ناکەم لە قازانجی وڵاتی تورکیاش دابیتن چونکە ئەو مەبلەغی کە لێرە دەفع دەکرێتن ئەوە دەتوانانی ئەو هاوڵاتیە کە گەشت بکاتن ئەو پارەی لەگەڵ خۆی دەباتە گەشتەکەی. بەڵام هەر لێرەوە ڕێگریەک لێ دەکرێتن لۆ چونکە ئەو پارێک کە ڕقدمی ڤیزەی دەکات لە هەر عایلێک ئەگەر 5 نەفەر من دەتوانین بڵێن تەکلیفی 1000 دلار دەکاتن 1000 دلار ئەو هەزار تقریبا ئەو 1000 دلاری ئەو بیبات لەگەڵ گەشتەکەی سەرفی کاتن زۆر باشتر دەبیتن. تقریبا من زیاتر لێک کاژمێر دەبێت لەگەڵ ئەم کارمەندە بەڕێزانە چاوەڕێی کەسێک دەکەین ڤیزەی تازەی وەرگرت بێت. ئەمە ژووری ڕێگاپێدانی ئۆتۆمبیلە تا ئێستا ئەگەر باسی ئەو ڕۆ بکە ئەمڕۆ یەک شەمەیە وانە هەموو کاتێک لەسەری هەفتە زیاتر لۆ دروست دەبێت. ئەمڕۆ زۆرترین خەڵک سەردانی کردوون بۆ ڕێگاپێدانی ئۆتۆمبیلیان کەمترین بووە ڕۆژەکان کە زیاتر بووە ئێستا کەمترینە باشە. چ زۆر بووە پوچەڵکردنەوە پوچەڵکردنەوەی ڕێگای پێدانی ئۆتۆمبیل دروستکردن کەمتر بوویتەوە کەوایە گرانکردنی ڤیزا یان گرانبوونی بەهای ڤیزە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەر لە دەستپێکیدا ئاماژەیەکە وا دەکات خەڵکی ئێمە کەمتر بچێت بۆ وڵاتی تورکیا.
کاک فایق ئێوە بەڕێوەبەری گومرگی هەولێرن بەو پێی کە بە پێی داتاکان لە هەولێرەوە زێدەتر گەشتیار دەچێتە دەرەوە دەمەوێت بزانم لەم دۆخەی ئێستادا ینی هاتوچۆ چۆنە بۆ گەشتیاران بۆ نەخۆشان بخۆی دوای ئەوەی کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و بەعام لە عێراق فڕۆکخانە نەما داخران بەهۆی ئەو بارودۆخەی بینی شەڕی ئێران و ئامریکا و ئیسرائیل زۆربەی ئەو گەشتیارەکان هاتن بۆی کە دەفتەر لە بەرەبرایەتی گومرگی هەولێر دروست بکەن و لە دوای ئەو بارودۆخە ڕێژەی دروستکردنی دەفتەر زیادی کردیان بۆ نمونە مەسەلەن ئەگەر بین و ئامارێکی وەربگرین مانگی 1 و 2 و 3 لە مانگی 1 لە بەرەبرایەتەکەمان 258 دەفتەری ڕێگاپێدان دروست کرایە لە مانگی 247 دەفتەر بووە بەڵام لە مانگی نزیکی 3 قات زیادی کردیە نزیکی 650 دەفتەرمان هەبووە کە دروستمان کردێ کەوایە هاتوچۆ لە ڕێی وشکانیەوە زیادی کرد بەڵێ زیادی کردێ باشە سەبارەت بە دەواازەکان هەندێک جار گەشتیار یان کەسێک کە سەردانی وڵاتی عەرەبستانی سعودیا دەکا بە تایبەت لە دەواازەی عەرعەر ئەو دەفتەرە بەکار ناهێنرێت بەڵام لە تورکیا بۆ دەواازەی سنووری پابند دەکرێن تقریبان دەواازەکانی هەرێمی کوردستان ئەو جیاکاریەت چییە؟ بخۆی دەفتەر دەبێت لە هەموو سوورەکان جێبەجێ بکرێت لە دەواازەکانی هەرێمی کوردستان و یان لە حکوومەتی عێراقش بەڵام حکوومەتی ناوەندی ئەگەر پابند نەبووە ئەوان بخوان لی بەرپرسن ئەمە وەکو حکوومەتی هەرێم لی بەرپرس نینە کەوا شتەکە ناچاریە بەڵام ئەوە دەگەڕێتەوە سەر سیاسەتی حکوومەتی عێراق ناچاریە بخۆی ئەوەی کە ئۆتۆمۆبیلێک بڕۆتە دەرەوەی وڵات پێویستی دەفتەری هەیە دەفتەر ڕێگاپێدان دروستکە بە پێچاوانەوە دەبێت ڕسمی گومرگی چوونە دەرەوەی بدات ئێمە ئاگادارین پرۆژەیەکی گەورەی وەزارەتی ناوخۆ لەسەر ئەوەی کە مۆڵەتی شۆفێری بکرێت بە مۆڵەتێکی نێودەوڵەتی بەڵام ئێمە لە دەواازەی سنووری بووین ئاگادار بووین و لێرەش دەبینین ینی شۆفێران ناچار دەکرێن مۆڵەتێکی دیکە کاغزە دەربهێنرێ اینجا ئێوە دەفتەری بۆ دەردەهێنن ئەمە بۆچی؟ بخۆی بنسبەت مۆڵەتە شۆفێری نێودەوڵەتی بەپێی ڕێنمایی گومرگی ژمارە 7مان هەیە بەپێی ئەو ڕێنمایی ئەمە پابندین بەوەی کە هەر هاوڵاتێک مۆڵەت شۆفێری نێودەوڵەتی هەبیتن بۆی کە ئەو مۆڵەتی شۆفێری ئێستا کە ماوەیە کە کار پێ دەکرێت لە هەرێمی کوردستان بە نێودەوڵەتی بناسرێت لەلایەن بەرەبرایەتەکان پێویستە بە شێوەی فەرمی ئاگادار بکرێنەوە کە دەتوانین بەو کارتەی مۆڵەتی شۆفێری بکەین ئەو کاتەمە لاریمان بەپێی ئەو کارتی شەکەی دەکەین کەوای ئەوە چاوەڕێی بڕیارێکی وەزارەتی ناوخۆ دەکەن بە هەڵوەشانەوەی بڕیاری پێش بڕیارێکی فەرمیمان بۆ بێتن ئەمە جێبەجێ